پێتان وایە ئێستا کاتی ئەوەیە کە پەرلەمانی دی دەبێت کۆ ببێتەوانێ و وەلانانی ئەو ناکۆچانی کە لە پێشووتردا هەبوون لانی کەم بۆ چارەسەرکردنی ئەو دۆخی کە ئێستا هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ حەلکردنی پەرلەمان. من سپاسی کاک عومەرەکەم بەڕاستی من ڕێزێکی تایبەتم بۆ هەیە ڕەنگە سەرەڕای بوونمان بە پارتی و گۆران یەک خاڵی هاوبەشمان هەبیت منش و بە بەلگە لە تەلڤیزیۆن باسم کردووە لە کات پاشتەوە بوونی کۆبوونەوەکانی یعنی هەڵبژاردن من لایەنگیری ئەوە بووم حکوومەتێک دروست نەکەین هەموو لایەنی تێدا بیت بە تایبەتیش گۆران من پێم خۆش بوو گۆران لە سەڵات ببینیت ئێمە 4 ساڵ لە پەرلەمان بوون لە ئۆپۆزیسیۆن 4 ساڵ لە پەرلەمان بوون دیتمان چ تااقەت و هێزێکی هەیە کە ڕۆلی ئۆپۆزیسیۆن ببینیت و بەداخەوە ئەگەر حکوومەت شکست خوار بیت لەبەر ئەوەی چونکو دروستکردنی ئەم حکوومەتە بە هەڵە چوون هەموو سیاسیەکان من لە کۆنفرانسی ڕۆژناوانی بەڕێزان نێشیروان و نۆشێروان دیتم کە ئومێدێک لای خەڵکیان دروست کرد کە ئەم 4 ساڵی ئارامی ئەبیت هەم لەو ئێوارەیە من خۆم وتم